یەکەمین ساڵیادی هونەرمەند و گۆرانیبێژ و مەقامزانی کورد شکورخەیات لە شاری کەرکووک سازکرا. شکورخەیات یەکێک لە ئاست بەرزترین مەقامبێژەکانی کوردە کە لە ماوەی ژیانیدا نزیکەی 44 مەقامی ڕەسەنی کوردی وتووە و شارەزایەکی تەواوی لە مەقامدا هەبووە. لە شاری کەرکووک مەراسیمێکی ڕێزلێنان بۆ یادی یەکەمین ساڵی کۆچی دوایی مامۆستای مەقام هونەرمەندی کۆچ کرد و شکورخەیات بەڕێوەچوو کە چەند چالاکێشی لە خۆگرت بوو. خواستی هونەرمەندانیشە ڕێچکەی کارە هونەریەکانی ئەو هونەرمەندە بەردەوام بێت. بە ئامادەبوونی هونەرمەندان و مەقامبێژانی پارێزگای کەرکووک لە سەنتەری ڕۆشنبیری شارەکە مەراسیمێکی تایبەت بە یادی یەکەمین ساڵی کۆچی دوای هونەرمەند و گەوهەری مەقام مامۆستا شکورخەیات بەڕێوەچوو. ئەم هونەرمەندە ژیانی خۆی تەرخان کرد بۆ خزمەتکردنی هونەری ڕەسەنی کوردی و بە تایبەتی مەقاماتیش جگە لەوەی کە سەرقاڵی پیاکردنی وژێوی ژیان بوو ئەویش کە بە درومانسازی و یاخود خەیاتیەوە خەریک بوو بۆیە بەناوی هەربەنا خۆش و شکورخەیات بەناوی ناوبانگی دەرکرد بوو. بەڕاستی ئەم هونەرمەندە توانی خزمەتێکی باشی هونەری ڕەسەنی کوردی بکاتن لە کاتی چۆناڵ لە 15 ساڵەوە دەستی کرد بە خزمەتکردنی هونەری مەقامات و کاتێک هاتە شاری کەرکووک و درومانسازی کرد و توانی لە ماوەی ژیانیشە کە ئەو مەقاماتانی کەوکو مەقامە کوردیەکان قەتار و خاوکەر وڵاوی سی و وجران زۆری ئەو مەقاماتانە بە شێوەیەکی جوان بڵێتەوە بە شێوەیەکی ئوستادانە. بەڵام ڕەنگەی تر کۆمەڵێکی چۆنەڵی بژێوی ژیان میتوانی بێ زیاتر پەرە بەخۆی بدا یاخۆ پەرە بە هونەرەکەی، بەڵام ئەو نێتوانی کە هونەر خزمەتێکی باش بە هونەری ڕەسەنی کوردی بکاتن و کۆمەڵێک بابەتی جوان تۆمارکە بە کۆمەڵێ مەقاماتی باش تۆمار بکاتن کاتا لە ژیانە بوو. بەڕاستی ئێمە شۆکو هەموو ساڵێ یا هەموو کاتێکە ئەو هونەرمەندانی کە ژیانی خۆیان تەرخان کرد بۆ خزمەتکردنی هونەری ڕەسەنی کوردی ئێمە ساڵانەیەک وەکو کۆچیان کردبێ ئەتوانین چۆنەڵە وەکو یادگاریەکە ئەو کۆفایەک بۆ ئەو خزمەتی کە کردویانە بتوانین یادێکیان بکەینەوە بۆ ئەو نەوانی کە تازە هەڵەسن یاخود جوانی یانیان میستووە بۆی ئەوان لەبیر نەچنەوە بۆی هەر بمێنەوە وەکو زیندوی وەلو ئەوان بە جەمانیان شۆ بەجەستا بەڵام بە ڕۆح لەگەڵمانن بە هونەرەکان لەگەڵمانن بۆیە ئێمە ژیانی خۆمان تەرخان کردو بۆی زیاتر خزمەتی ئەو هونەرمەندانەش بکەین و بەڕاستی ئێمە لێرە سوپاسی ناوەندی ڕێکخراوە دووگاتەکانی کەرکووکەکەین یەکێتی نیشتمانی کوردستان کە سپۆنسەری ئەم بەرنامەمان کرد. شکورخەیات بە مامۆستا و خەیاتی دوورینی مەقامی کوردی دادەنرا. هونەرمەندان کۆچی دوایی ئەو هونەرمەندە بە کۆستێکی گەورە دادەنێن و داواش دەکەن هەوڵ بۆ پاراستنی هونەرەکەی بدرێت. بەداخەوە دوای ئەم کۆڵە هونەرمەندان وا لە دوایەکە ڕۆن کاک مێغداد و کاک شکور و باوکم و دایانی تر بەس بەداخەوە خەریکە ئەم کەلتورە جوانە لەدەستە دەین. ئێمە کەرکووک بە کەلتوری مەقام و ئای گەرمیان و قەتار و خاوکەرەوە مەشهورین، بەس بەجێی داخە کەس نایەتە دەنگمانە. من هیوام وایە ئیتر بەسە بێن شوێنێکمان بۆ بکەنەوە خول بکەمەوە ئەم خولە بۆی ئەم شتەی لە سینگمایە بیگەینمە بە ئەم گەنجە جوانانە. من ئەم گەنجە جوانانە بڕواتان بێ لە کافتریا و لە ملاولا ڕزگاریان ئەەکەم.
کاتێکی خۆش بەسەر بین فێری شتێکیانەکەم کەوا زۆر پێویستمانە گەنج پێ بگەێنین بەداخەوە بە ئێستاکێ بە 50 دەست حسابەکرێنێمە من داوا لە گەنجانەکەم هەموو ئەساسی گۆرانی مەقامە ئەگە هەر کەسێ مەقامی نەزانی لە هونەرەکەیە ئیجاب ناکەمە بڵێم زاوەیەکی سوچێکی گەورەی نقصانە لەبەرەوە هیوام وایە گەنجەکان ڕوو بکەنە فێربوونی مەقام ئەگە لە کەرکووکە مەقامە ڕەسەنەکان بپارێزن ئەگە لە شارەکان ترە مەقامە شەرقیەکان بپارێزن. شکور محەممەد قادر کە بەهۆی پیشەکەیەوە بە شکور خەیات ناسرابوو لە ساڵی 1940 لە گوندی قەلخانلووی قەزای خورمات و لەدایک بووە باوکی 5 کچ و 3 کوڕ بوو. ساڵی ڕابردوو دوای ململانەیەکی سەخت لەگەڵ نەخۆشیدا لە تەمەنی 83 ساڵیدا کۆچی دوایی کرد و لە گۆڕستانی ڕەحیماوای شاری کەرکووک بە خاک سپێردرا. وردان